ئەچینە لای هەواڵێکی دیکەمان با بڵێن راپۆرتێکی دیکەمان یاخود بڕگەیەکی دیکەمان ئەویش باسکردنی شاعیر ئەحمەد محەممەدە کە شعری یەکێک لە گۆرانیە بەناوبانگەکانی هونەرمەندی گەورە هونەرمەندی نەمرد کەریم کابانە کە ئەوی شعری تەمەنە کە ئەم شارە لە گۆرانی ئەی تەمەنی پڕ ئەسرینم ئەڕۆی ئاوەڕ نادەیتاوە جا چەند ڕۆژێک لەمە پێش ئەم شاعیرە لە نێوتۆڕی کۆمەڵایەتی خۆی دای نابوو داوای لە خەڵکی کردبوو وتبووی کە ئایا ئێوە ئەڵێن بەشی دووەمی ئەم شاعرە بنووسم یاخودنا ئیتر دیارە جوابەکان بۆ نووسینی بەشی دووەمی شعری تەمەن پۆزتیڤ بوو زیاتر وتویانە بەڵێ دەچکە بە نووسینی بەشی دووەمی شعری تەمەن تماني بالرسرين أروي أول ناديتا لقى من كاتك شعري أي تماني بالرسرين ملوسي تماني مجدة صالبو ڕاستە پێشتر تەجربەم هەبوو لە نووسینی شعرا لە مناڵیەوە ئەزمونمە بووە بێەوە بگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئەزمونێکی زۆرم هەبوو لە ناو خوێندنەوە و شعر و پەیوەندیکردنم بە کتێبەوە بەڵام ئەو شتەی کە تەمەنی بە من نووسی بیر و بۆچوونێکی فەلسەفیانەی ئەوە بوو کە ژیان بریتیە لە مردن ژیان خۆشی ناخۆشی جوانی ناشرینی من بە دوای ئەو جیاوازیانە کەوتم کاتێک ئەو شعرەم نووسی من گەنجێک بووم بە ئایدیایەکی گەنجیەوە نووسیومە بەڵام ڕوئیایەکی قوڵمە بۆ ئەوسەری تونێلەکە بۆ تەنیاییم بۆ ئێستاکەش کە هەرونم وەکو ماسی دوور لە شەپۆل لە دەریایەکی بێبنم بۆ ئاوازێک کە نەمتوانی پڕ بەگەروم بیڵێمەوە وەک نەمامی سوورە چنار دوایشکان خۆی دوای 40 ساڵ ئەبێ بڵێم من ئەو کاتی شعری تەمەنم نووسیوە لە ناو ڕوئیای خەیاڵە شعرەکەم نووسیوە لەمسی پیریم نەکردووە درکم پێی کردووە بە خەیاڵ بەڵام بە واقعنا وەک چۆن ئەڵێن ئەوە بارانە مرۆڤ لە دەرەوەی بارانەکە ئەبینێ بەڵام کاتێک دەچێتە بەر بارانەکەی بەرەکەوێ کە ئەڵێن ئەوە ڕەشەبایە حتا نەچیتە بەر ڕەشەباکە هەست بە بەرکەوتەی ڕەشەباکە ناکەیت وەک ئەوەی کە تۆ لە دەرەوەی ڕەشەباکەیت کاتێک کە تۆ ئەڵێن پاییزە تا نەچیتە ناو گەڵا ڕێزانەوە هەست بە وەرینی گەڵاکان وەک واقع ناکەی ئەشێ وەسفی بکەی ئەشێ جوانیەکان ببینی ئەشێ بە خەیاڵ بە خەون تۆ بگەی بە لووتکەی ئەو ڕووداوانە بەڵام بۆ ئەوەی کە من ئایا تێرم نەبوو بێتم لە نووسینی شعری تەمەنیا ئیضافەی ئەمە چییە؟ ئەم نووسینی شعری تەمەن بەشی دووەمی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەو هەستم لای ئەوە لا دروست بوو هەر من نیم ئەوەم کردووە من چاو لە شاعیرانی پێشخۆم نووسەرانی پێشخۆمەکەم ئەگەر تۆ بڕوانی مامۆستا ئەحمەدی دوای 50 ساڵ شعرێکی تەواو کردووە ئەگە بڕوانی نزاقەمانی دوای 45 ساڵ شعرێکی تری تەواو کردووە حەلیم ڕۆمی باوکی ماجدە ڕۆمی دوای 30 ساڵ شعرێکی تری تەواو کردووە کە ئەم شعرانەش زۆربیان بوون بە گۆرانی و مەشهوریشن لە ناو گۆرانی جیهانیە منیش وەکو گۆرانی سەیری قەزیەکەم نەکردووە وەکو شعرێکی خۆم سەیری ئەوەم کردووە لەبەرەوە هەستەکەم لەم سەری ئەتوانم بڵێم لە خەریکە بەرەو بەرکەوتەی پیریم بەرەکەوێ بەرەو ئاوابوونە ڕۆم بۆیە منیش حەزم کردووە ئەم جارە بە هەناسێکی ترەوە بە ڕوئیایەکی ترەوە دەست بەمە نووسینی ئەو شعرە کاتێک کە ئەو شعری ئەی تەمەنی پڕئەسینم نووسی من سپاسیانە شاعری گەورەکەم کە لەو سەردەمەیە نووسەری گەورەکانێکیان لە ژیانان نەماون ڕۆحیان شاد بێ
کە یارمەتیان دام و لە گۆڤارەکانە بۆیان بڵاوکردنەوە لە ڕۆژنامە و گۆڤارەکانی و سەردەمەیە. بەڵام کە بڵاو کرایەوە زۆر نەبوو بە مۆزوعێکی گەورە، بەڵام لای هەندێک نووسەری گەورەی وەکو مامۆستا شێرکۆ بێکەس کە بۆم خوێندوێتەوە، وەکو مامۆستا جەمال شاباژێڕی، ئەمانە دەستخۆشیێکی بێوێنەیان لێکردم بۆ ئەوەی کە چۆن گەیشتە دەستی مامۆستا کەریم کابان. من ڕاستی ئەڵێم ئەو کاتە من هیچ پەیوەندیم بە گۆرانی بێژەکانەوە بە کەسەوە نەبوو. من مامۆستا کەریم کابانم نەئەناسی، پێی وەکو ناسین لە دوورە وەکو هونەرمەندێکی گەورە مامۆستا کەریم کابان مەناسی، وە مامۆستا کەریم کابان شعرەکەی لە دەستی من وەرنەگرتووە. دواتر لە ڕێی کاکزانەی مەحموود هەژار و کاکزانە لە یەکێ لە گۆڤارەکان بە چاوپێکەوتنی خۆی کە ئەڵێ لە یەکێ لە کتێبە گۆڤارەکان کە بڵاو کراوەتەوە بەرکەوتەی کردووە کە هەر منی نەناسیوە، دوای ئەو شعرە یەکترمان ناسیوە و من مامۆستا کەریم کابان دەستخۆشی لێکردم. بەڵام ئەبێ ئەوە بڵێم شعری تەمەن ڕاستە خۆی جوانە، ڕاستە ڕوئیایەکی بەرزیە، ڕاستە شاکارە، بەڵام ئەبێ بڵێم ئەگە مامۆستا کەریم کابان نەبوایە ئەو هونەرمەندە گەورەی قەت ناگەیشت بەم ئاستە، قەت ئەو نەگەورە نابوو. من ئەتوانم بڵێم ئێمە لە سلێمانی، من وەکو کەسێکە لە سلێمانی لەدایک بووم، ئەبێ بڵێن ئێمە دوو گۆی ژەمانەیە. مامۆستا کەریم کابان گۆیژەیەکە، مامۆستا کەریم کابان پیرەمەگرونێکە. لەبەرەوە لە پاڵ ئەو پیرەمەگرونەیە منیش بەرکەوتەیەکی ئەو شعرە بوو بە جوانیەک بۆ شعرەکەی من. بۆ بیرکردنەوەم لەوەی کە ئایا ئەم بەشی دووەم چ هونەرمەندێکڵەیە یا پەیوەندیم بە کەسێکە بکەم بیدەمێ، لە ڕاستیدا جارێ ناتوانمەوە بڕیارە بم، سەختە و من جارە شعرەکە ئەنووسم، جارێ قسەمان لەسەر نووسینی شعرەکەیە وەک چۆن ئەو کاتە نووسیومە، ئەمەوێ بە هەمان نەفەسێ و کاتەوە بینووسمەوە دواتر بیر لەوە بکەمەوە ئایا کێ بیکا بە گۆرانی. بەڵام لەوانەشە بکاتە ڕوئیان بگۆڕێ دەم جارە بیدەین بە گەنجێک، لەوانەشە بە پێچوانەوە بیدەین بە کەسێکی هاوتەمەنی خۆم، هونەرمەندێکی هاوتەمەنی خۆم. نازانم لێستا بڕیاری نهاییم نییە، ئەو ڕۆژە بڕیاری نهاییمە بێت. من ئەگەر هەچ کاتێک بمەوێ بگەڕێمەوە بۆ شعرێک لە شعرەکانی خۆم، ئەگەڕێمەوە بۆ شعری تەمەن، لەبەرەوەی ڕوئیایەکی بەرزیە. سپاس بۆ خودا کە من لەو تەمەنە گەنجێتیەیە ئەو شعرەم نووسیوە. مرۆڤ نەک شعرێک وتەیە گەڵێ پاش هەفتەیەک هەستەکات کەلێن لە وتەکەی هەیە پەشیمانە بێتەوە لە وتەکەی چکە وتەیەک لەو جوانترێتە ئاراوە. سپاس بۆ خودا کە من لەو تەمەنەیە ئەو هێز و توانە و قودرەتی نووسینەمە بوو کە دوای 40 ساڵ ئێستا شانازی بەوە ئەکەم. چکە مرۆڤ لە سەرەتاکانی تەمەنیا کەمتر ئەگات بەو هێزی بیرکردنەوە و ڕوئیایی کە لای هەمووان پەسەند بێ. ئەگە من داخوازیم لێ بکرێ یا پرسیارم لێ بکرێ کە تۆ ئەگەر بگەڕیتەوە بۆ یەک گۆرانی دڵ بژێری لەنا هەموو گۆرانیەکان تا وەکو شعر، وەکو ئاواز، وەکو گۆرانی کامیانە بەدڵە بێ یەک و دوو یەکسەر ئەڵێم ئەی تەمەنی پڕئەسرینم. أي ثماني بالرسرين الرؤيا ناديتها. من وەگوتومە لە زۆر چاوپێکەوتی تریشاوە وتووە شعر تەنها ئیلهام نییە یا هەر تەنها زادەی خوێندنەوە نییە. ئەگەر تۆ بڕوانیت هەنێکە زۆرە خوێنێتەوە بەڵام ناتوانێت دێڕە شعر بنووسێت. هەنێک کەسیژێ زۆر شعر ئەنووسێت و شعری جوانی ژەنووسێ بەڵام کەمی ژە خوێنێتەوە. بۆ نمونە ئەو شاعیرە ئەفغانیەکەی کە ئیشی کرێکاریە کرد هەر نە خوێنەوار بووە ئێستا شعرەکانی دکتۆرا وەرەگرن لە زانکۆکانی کابوڵە. بەڵام من گەشتومەتە ئەو باوەڕێی شعر زادەیەکی ڕۆحیە، ئیلهامە، سەقافەتە، هونەرە، تەکنیکە، پەیوەستبوونە بە زمانە، خۆشەویستیە،
حاڵەتی دەرونیشە ئەمانامی لە مرۆڤێکە کۆ بنەوە شاعیرێکی گەورە و بەتوانایەتیا دەرەچێت ئێستا شعری زۆر ئەنووسێ وەز لە سەردەمی منیشا شعری زۆر بۆ گۆرانی ئەنووسرا بەڵام کاتێک شاعیرەکان کە شعرەکانیان نەئەکرا بە گۆرانی و هەوڵەکانیان سەرکەوتوو نابوو شعری گۆرانیان بە کارێکی لاواز و بچووک و ئەوە دانا بەڵام ئێستا بە پێچەوانەوە خەڵکێکی زۆر هەوڵی بۆ ئەدا و خەڵکێکی زۆر ئەنووسێ بەڵام هۆکاری ئەوەی کە شعرەکانیان نەمر بێ یەکەم نەزانینی زمانێکی زۆرە یعنی هەریج نەبێت شاعیرەکانی ئێمە زۆربیان عەرەبی و فارسییان زانیوە بە لایەنی کەمەوە من بۆ خۆشم ئەو دوو زمانە باشە زانم یا تورکی زانیوە شاعری ئێستا زمان نازانێت و ئەگەر زمانی ئینگلیزیش بزانن ئێمە خزمایەتیمان لەگەڵ عەرەب و فارسا هەیە لە زادەی هەست و دەربڕین و وشەوە هاودینیشین ئەمانە هۆکارێکن کە مرۆڤ ئەو زمانانەی تر بزانێت پێشیەخە بەڵام ئێستا بەداخەوە خوێندنەوەش کەم بۆتەوە خوێندنەوەی ئێستا بووە بە ئەتوانم بڵێم تەنیا خوێندنەوەی سایتە ئەلکترۆنیەکان ئەمە ناوباتە ناو خوێندنەوەی قوڵەوە وەکو وایە مرۆڤ گەڵەیە چمە تەنیاییەوە بەڵام مۆبایلەکەیە بات بەڵام کاتێک ڕووداوێکی ناخۆش دەبینێت ئەگەر لە ڕووی تەندروستیەوە پشکنینێکی بۆ بکەی هەموو باڵانسە تەندروستیەکانی تێک چووە ئەمە پێی ناوتێت تەنیایی بە تۆ بچۆ تەنیاییکی ڕۆحیەوە لەگەڵ کتێبێکە تەنیاییکی خەڵوەتیەوە ئەو کاتە ئەزانی تەنیایی چەند هێزێکی گەورە و پێبەخشێت لە جوانیدا ئەڵەی بووکی چواروەرزەیە سلێمانی بە مۆسیقای ڕەشەباکەی سەماعەکە دارەکانی پڕ لە نازە خۆشەویستی تاڤگە و ئاوی سەرچناری شعری ئێستا پێویستی بە گۆڕانەیە نابێ بە ڕێگای ئێمەیا بڕۆنەوە ئێمە من کاتێک هاتمە ناو شعری گۆرانیەوە ئەم لام شێرکۆ مامۆستا شێرکۆ بێکەس بوو ئەو لام مامۆستا جەمان شاواژەڕی بوو سەرەوە مامۆستا حەمە ساڵ عەدیلان بوو پێشم سەدان شاعری گەورەتر بوو نەچووم لەژێر باڵی شعرەکانی ئەوانە دێڕبێنمەوەمانە هەوڵما ڕێگەیەکی تازەم بۆ خۆم دۆزیەوە بەڕای من کەس ناتوانێت بڵێ من کاریگەر نابم کاریگەریم نییە مرۆڤ هیچ مەسەلێکی عەرەبیە زۆر جواناڵێ هەموو دەقێ قەرزاری دەقەکانی پێشخۆیەتی هەموو جوانیە قەرزاری جوانەکانی پێشخۆیەتی یعنی کەس یەکەم نییە هەمووی لە پێش ئەوە شتێک کراوە ئەنج ئاماتووە داهێنانی تیا کردووە جوانکاری تیا کردووە مرۆڤ کاریگەر بێ باشە بەڵام کاریگەریەکەی ئەوەندە نەبێ ببێ بە نەقڵ من ئەمڕۆ ئەی تەمەنی پڕەسینم نووسیوە بەیانیەکی تر نەیە بڵێ ئەی بەهاری پڕەسینم ئەی خۆشەویستی پڕحەزینم ئەمە هەناسەکەیە هەناسە وەرگرتنیش کاریگەریەکەی هەوڵ بێ لە کۆڵ خۆت بکەیتەوە خۆت سەرکەوتوترە بیت ئەی تەمەنی پڕەسینم ئەڕۆی ئاوەڕ نادەیتەوە لەگەڵ هەموو هەنگاوێکتا لە عومری من ئەتڕیتەوە